من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوي خواي بخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ ڕۆژ و گران و خێرخوازانی لەدڵا شیرین. ئەم ساڵیش وەک لای زۆربەتان ڕوون و ئەشکرایە دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری و کۆمەچی و دەستگوریەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست 8 پرۆژەی لەم مانگە پیرۆزەدا ڕاگەیاندووە. یەکێکیش لەو پرۆژانە بریتیە لە دابەشکردنی خۆراک بەسەر هەژاران و نەداران و منداڵانی بێباو. هەموو ڕۆژێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەگەڕێن و دڵی خەڵکانێک خۆش دەکەین کە پێویستیان بە هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئەوەی ئازیز و خۆشەویستە. ئەمڕۆ لە دەڤەری گەرمیان لە شاری کەلارەوە ئەوانەوێت 100 خانەوادەی هەژار و نەدار دڵخۆش بکەین بە پێدانی خۆراک بەسەریاندا. چەند ساتێک لەگەڵمانە. داواکارم لەخوای گەورە ئەم مانگ ڕەمەزانە کەوا ئەم خێرە پیان بەخشین ئێمەش وە زۆر سوپاسیان ئەەکەین داواکارین لەخوای گەورە لیان وەرگری ئینشەڵا خوای گەورە لیان قوبڵیکە یارمەتی ئێمەیاندا بە هەموو شێوەیەک. ئەم ڕەمەزانە ئێمە زۆر دڵمان خۆشە بەڕاستی کەوا یارمەتیمان دەن یارمەتی فەقیر و هەژار و لێخەوما و هەموو نەک ئەم جارە هەموو کاتێک یارمەتیمانیاندا بەڕاستی ئێمە زۆر دڵمان خۆشەویستە مەم ڕەمەزانە کەوا دڵی خۆیان خۆش کردە خوای گەورە دڵان خۆشکە ئینشەڵا. وەڵا من داواکارم هەموو کاتێک خوای گەورە لیان ڕازی بێ و خوای گەورە لیان خۆڵیکە ئینشەڵا. من کەسێکم خاوەن پێداویستیم پیاوەکەم بەسەر عارەبانەوەی هەردوو قاچی نییە خۆشم نەخۆشم مناڵمان هەیە بەم ڕەمەزانە زۆر پێ خۆشحاڵین هاوکاریان لە خەڵک کردەوە ئەم ڕەمەزانە زۆر خوای گەورەی بێ ڕشێنێ بەسەریانە زیاتر کە هاوکاری فەقیر و فقرا بکەن. هاوسەرم نەخۆش هاوبان عارەبانەوە هەردوو قاچی نییە من خۆم نەخۆشم مناڵم هەیە بە زەکاتوێنی خەڵکەژین لە خانی ماڵی خەزوورە ماین ئەوانیش کە هینەکەن ئەڵێن دەرچن لە خانووکەمانە هیچی نەکمان نییە پارێکی وامان نییە کە پێی بژین بەینی خەڵک نەبێ ئێستا ئەم فەقیرانە خوای گەورە ڕەحمان لێ بکا کە ئینی ئێمەیان کردووە ئێمەیان بەسەرۆ کردەوە دەستخۆشییان لێ ئەەکەین. دەستخۆشیتان زۆر زۆر لێەکەین لەبنەوە پیاوەکەمە دووچای ئەمەلیات و زۆر کەم دەزینە و خوای گەورە لە مسلمانان بەزیاوکە بۆم خۆراکەی تێری بۆمان هەموو ڕەمەزانێدا بەشێکاتە سەرمان خوای گەورە بێوەیان کەەوە لە بڵاو موسیبەتی دنیا دووریان خاتوو. زۆر زۆر دەستخۆشیان لێەکەین بۆم خۆراکە ئەینێرن بۆمان هەموو ڕەمەزانێ بۆ پێویستی ماڵ زۆر زۆر باشە ئیتر گیانمە ناوم خۆراک و غەرازشتە مسلمانان ئەینێرێ بۆمان خوا لیان ڕازی بێ خۆتە گێوە. السلام عليكم يا خو خير بين لبان تشاو ام دياري بو يا مهنا بو ما رمضان
یاخۆ خۆشی شەڵا ساڵێ لیان وەزیای بێ زیایی بکەن بۆمان بۆ فەقیر و هەژار و یەتیم و کەم دەراما و ئەیتر ئەوە دەستی ناچێ و سەقەتە و خوا ڕەحمتان لێ بکە و بێوەی بوون و خوا ئەجر پاداش بۆ دەن بنویسنێ یا ڕەبی خوا ڕزق ئەو کەسیشە بداهێناری خوای ڕازی بێ و خوالیتان ڕازی بێ بۆ خاتر قورئان نمونەتان زیای کە بۆ ئەم مسڵمانانە و فەقیر و هەژارانە الحەمدولله لەخوا بەزیای بێ ئەروەڵا بۆ ئێمە زۆر زۆر باشە تەقریب 15 ڕۆژ ئەمانوە الحەمدولله خوا وەزیای کە خوا بەرەکەت بخاتە ناو ماڵ و مناڵ و خێزانیان لێل ئێوەشە و ئێوەش عەزیێتان کێشا هاتنە یاخوا خێر سەرچاو وەڵا من هام لە ئیجار بخوام لە سمودا 125,000 من کرایەدەم هاوڵاتیەک شەهیدانم هەیە کۆڕەکەم شەهیدبی لە حەڵەبجە بخوانە ماڵیشنەوە ئیسەوە هاوڵاتی نووسایی 250 دەن پێم ئەی 250 بیدەمە دوو تەڵەبەم هەیە وێدایەک ئەی خۆم نەخۆشێکمش هەیە ئەمە چەند جارەکی وە سلێمانی ئێژن نەخۆشێکە قورسە بخوا چەند ئینوکە ئەلاجی نییە نازانم دەستمانیش ناچێت کەسمانیش نیە بەخوا بێژەوە 50,000 بڕۆ بۆ مستەشفا ئێمە دەستخۆشی لە بەرنامەی بەخشینکەین لە مامۆستاکانمان ماڵتان ئاوا بوو خوالیتان ڕازی بوو خوای گەورە خانەتان پڕە و کات هەر هەنگاوتان وەڕی حەجێ بوو ئەی بەرنامە جوانتانە یا ڕەبی هەتا هەتایە ئەی بەرنامەتانە هەسەر کەوتی بوو یا ڕەبی خوای گەورە لەلیتان ڕازی بوو خوایەوە لە ئێمە نەسەنەت یا ڕەبی خوایە هەر کۆمەکتان فەرە بوو و زیای بوو بۆ خاتر ئەو خوای گەورە هەر هەنگاوتان وەڕی حەجێ بوو یەوە ئەی بەرنامەی بەخشینە ئیشەڵا هەتایە هەر کۆمەکتان زیای بوو بوومە قوربان خوا لەلیتان ڕازی بوو ماڵتان ئاوا بوو ئێمە دەستخۆشی لە ئێوە کوین یاخوا ئەمرتان درێژ بکات خوای گەورە تەمەتان درێژ بکات ماڵتان ئاوا بوو خوای گەورە لەلیتان ڕازی بوو بوومە قوربانەکات خوای گەورە پاداشتی خەیتان بێتەوە وەخەیت وەڵا تەقریب 8 ساڵە من چەوم نادوێنێت 6 جار چوومە تەهران وەرحاجی دلێر بەدێستم لەبەر خوای گەورە 8 ساڵە من چەوم نادوێنێت ئەوەش ئەو کەنیشک ماتێ بۆ مرێک دێ بوومە قوربانەکە دەستخۆشی لە لاتتان کەم بەشکە یارمەتیم بن بەشکە بچمە دوختەرێرە ئەی چەومە بسم الله الرحمن الرحیم خێرخوازانی خۆشەویست ئەم ساڵ دەستگای خێرخوازی بەخشین بۆ ساڵی تازەی بۆ مانگی ڕەمەزان بە پاڵپشتی جەنابتان توانیمان لە هەموو سنوورەکانی کوردستان بە تایبەتی ئێمەش لەگەر وەکو نووسینگەی گەرمیان 100 سەبەتەی خۆراک کە پێک هاتووە لە ڕۆن و برنج و ئەنواعی وشکەکانی تایە بۆ مانگی ڕەمەزان کە پێویستە بۆ هەژار و نەداران ئەمڕۆ ئێمە لە گەرمیان 100 حسە خۆراکمان تەوزیع کردووە ئەو خەڵکانەی کە بانگێشتمان کردوون زیاتر خەڵکی فەقیر و هەژار و بێسەرپەرشتن کە توانای داراییان زۆر خراپە بە تایبەتی ئێمە لە گەرمیان خەڵکێکی زۆر زۆر فەقیر و نەدارمان زۆرە تایە ناوچەیەکە بە ئەنفال ناسراوە بۆیە داواتان لێ ئەەکەین زیاتر لەم ڕەمەزانە بەدەماوانەوە بن بۆ ئەوەی بتوانین لە ڕەمەزانە زیاتر خزمەتێکی باشتری خەڵکەکە و دەبەرەکەی خۆمان بکەین دەستگای بەخشین بەرنامەکانی بە ساڵانە و بە معدل بەردەوامە بە تایبەتی لە ڕەمەزانە زیاتر بەرنامەکانی چڕ ئەبێتەوە خەڵک زیاتر ڕوومانتی ئەکا فەقیر و هەژاران زیاتر ڕوومانتی ئەکەن بۆ ئەوەی ئێمەش بتوانین زیاتر بەردەوام بین زیاتر هاوکاری خەڵکی فەقیر و هەژار بکەین داواتان لێەکەین ئێوەش مەوەستن لە خێر و خێراتەکانتان بیگەێنە دەستمان بۆ ئێمەش بە ئەمانەتەوە بتوانین خەڵکێکی زیاتر لەم ڕەمەزانە دڵخۆشکەین و سوودمەند بن.
کاتێک تۆی خێرخواز و بەخشندە بە هاوکاری و کۆمەچەکانتان لە ڕێگەی دەستگای بەخشینەوە ئەبەخشن دڵنیابن ئێمەش ڕۆژ لە دوای ڕۆژ هەژاران و نەداران و منداڵانی بێباوک بەسەر دەکەینەوە و دڵیان خۆش دەکەین. مرۆڤەکان هەمیشە بەخشندن، بەڵام وەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامۆژگاریمان دەکات و هانمان دەدات لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا زیاتر ببەخشین، هەم پاداشتەکەی گەورەترە و هەم هەژاران و نەداران زیاتر چاوەڕوانەکەن لەم مانگەدا دڵیان خۆش بکەین. بۆیە مانگی ڕەمەزان مانگی بەخشینە. بۆی ئێمەش ئەگەرچی لە مانگی ڕەمەزاندا پێویستیمان بە پشووە، بەڵام تا ئێوە ببەخشن ئێمە پشومان ناوێ و هەژاران و نەداران بەسەر دەکەینەوە و فرمێسکیان دەسڕین و سفریان ڕازاواکەین. بەخشین ئەم ساڵیش لەم هەش پرۆژەیەدا بە هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست ئەوێت زۆرترین هەژار و نەدار بەسەر بکاتەوە. یەکێکیش لەو پرۆژانە بریتێ لە دابەشکردنی خۆراک بەسەر هەژاران و نەداران. ئێمڕۆ لە دەڤەری گەرمیان وەک بینیتان 100 ماڵی هەژار و نەدارمان بەسەر کردەوە بە پێدانی خۆراک بەسەریاندا. ئومێد دەکەین ئێوەی ئازیز و خۆشەویست بەردەوام بن بۆ ئەوەی بەم چەشنە بەخشین بەردەوام بێ و هەژاران و نەداران دڵخۆش بکەین. تا پرۆژەیەکی تر و تا بەرنامێکی پێتان شاد دەبینەوە، بەخوای گەورەتان ئەسپێرین شاد و کامەران بن، خواتان نەبن.